ئەو پیاوەی چەندین جار لە کاری سیاسی دوور خرایەوە و دواتر لە سەرۆکی شارەوانی ئیستەنبوڵەوە گەشتە لووتکەی دەسەڵات ڕۆژی یەکشەممە تورکیا دەخاتە بەردەم دوڕیانی سەرۆکی هاتاهاتایی و سیستەمی پەرلەمانی بەلای چاودێرانەوە ئەگەرەکانی سەرکەوتنی ئۆردوگانیش ڕۆژی یەکشەممە بەند نییە بە دەنگی زۆرینە و کەمینە بەتەنیا بەڵکو لە نەبوونی سیستەمێکی دادوەری بەهێز لە تورکیا و نەبوونی هێزێکی ڕکابەر گرێوکردن لەسەر دۆڕانی ئۆردوگان ئەستەمە ڕۆژی 16 چوار دەنگدەرانی تورکی بە بەڵەیە بەنەخێر دەنگ بدەن ئۆردوگان هەر لە کەڵگەڵەی گەشتن بە سیستەمی سەرۆکایەتی نایەتە خوارەوە بەڕای من ئەنجامی ڕاپرسیەکەی ڕۆژی یەکشەممە هەرچی بێت پەیوەندی ئەمریکا و تورکیا وەک خۆی ئەمێنێتەوە و کاروبارەکان وەک خۆیان دەبن و گۆڕانی خێرا ڕوو نادات ئەویش بەهۆی ئەوەی دوای ڕێفراندۆمیش هەر ئەردۆگان سەرۆکە و ئاک پارتیش حیزبی حاکمە هیچ بەڵگەیەک لە ئارادا نییە کە ئەمریکا هیوای ئەوە بخوازێت دەنگی نەخێر زیاتر بێنێت بەڵکو ڕەنگە دەنگی نەخێر نائارامی زیاتر دروست بکات و کێشەکان چارەسەر نەکات بەتایبەت هەندێک پرسی ئەمنی ئاڵۆسر ئەکات ئەمریکا ناوێت کاریگەری هەبێت لەسەر دەنگدانەکە بەڵام بۆ کورد بردنەوە دۆڕاندنی ئۆردوگان شتێکی ئەوتۆ لە ئازارەکانی ئەوان کەم ناکاتەوە لە بەرامبەرشدا بژاردێکی باشتر لە بەردەست نییە سەرکردە دیارەکانی کوردیش لە ئێستادا لە زیندانان گۆڕەپانەکە بۆ گروپەکانی وەکو داپار و گروپەکانی تری نزیک لە ئاک پارتی چۆڵ بووە Well, this is not a typical election. We should start from there. It's not Erdogan versus... ئەمە هەڵبژاردنێکی ئاسایی نییە. ئەمە بژاردەیەک نییە لە نێوان ئاک پارتی و حیزبەکانی تر. ئەمە ڕیفراندۆم و دەنگدان بەڵێ بێیان نەخێر ئۆردوگان هەر سەرۆکە. بۆ دەنگدەری کورد بەتایبەت کووردە محافیزکارەکان کە دەنگ بە ئاک پارتیە دەن چاوەڕوانی دووش دەکەن یەکەم ئارامی و دووەم ئابووری بەتایبەت کاتێک ئاک پارتی و پارتە تورکمانەکانی تر ڕکابەرن بەڵام ئێستا بژاردەکان بریتین لە ئۆردوگان بەرامبەر ئۆردوگان واتە هیچ بژاردەیەک بوونی نییە بۆیە زەحمەتە بزانرێت کورد چۆن دەنگەدات بەڵام ئەوەی جێی سەرنجە لە دەنگدەری کورد تەماشای بکەین هاوپەیمانی گروپە ئیسلامیەکانی وەکو هوداپار کە پشتگیری ئۆردوگانەکەن ئەمە پێشتر ڕووی نەداوە هەرچەندە دەنگی نەخێر بۆ تورک و کوردە لیبراڵەکان بەمانای سەرکەوتنی دیموکراسی دێ و تورکیا لە لێواری خزان بەرەو دیکتاتۆری ڕزگارەکات هەندێک لە چاودێران ڕۆژی یەکشەممە 16 چوار بە چارەنووساس بۆ دیموکراسی تورکیا ئەژمارەکەن هەندێکی تر دەنگی بەڵێ و نەخێر بە کاریگەر نابینن لەبەرەوەی لە دوای یەکشەممەش ئۆردوگان هەر سەرۆکە دەسەڵاتخوازەکەیە و تورکیا هەر لەژێر هەیمەنی ئاک پارتیایە سەرکەوت شەمسەدین NRT Washington